بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست دۆخی کۆچبەرانی هەرێمی کوردستان لە وڵاتی بیلاڕوسیا بە چارە سەرنەکراوی ماونەتەوە و لە ئێستاشدا بوون بە چەند بەشێکەوە بەشێکیان لە خاڵی سنووری نێوان پۆڵەندا و بیلاڕوسیا جێگیر بوون و بەشێکیشان گەڕاونەتەوە بۆ شوێنە کۆنەکانیان لە دارستانەکانی بیلاڕوسیا لەسەر سنووری پۆڵەندا بەشێکیشان لە ناو کەمپەکان و ژمارەیەکیشان لە ناو پایتەخت و شارەکانی بیلاڕوسیا بڵاو بوونەتەوە لە بەرنامەی ئەمڕۆ باز لە دۆخی و کۆچبەرانە هەروە ئایندەی و کۆچبەرانە دەکەین لەگەڵ مامی. کۆچبەرانی هەرێمی کوردستان لە بیلاڕوسیا بوون بە چەند بەشێکەوە بە پێی ئەو زانیارانەی لە کۆچبەران دەستی پەیام کەوتون دوای گرژیەکانی دوێنێ لە خاڵە سنووریەکانی نێوان بیلاڕوسیا و پۆڵندا کۆچبەران بوون بە چەند بەشێکەوە ژمارەیەک لەو کۆچبەرانە گەڕاونەتەوە شوێنە کۆنەکانیان لە دارستانەکانی نێوان بیلاڕوسیا و پۆڵندا و هەروە لە دۆخێکی سەخت ژیان بەسەر دەبەن و چاوەڕێیکردنەوەی سنوورەکانن. دەمەوێت بۆ ئەوروپا بچم بەڵام سەربازەکان ئازارمان دەدەن و لێمان دەدەن. نامەوێت بگەڕێمەوە بۆ عێراق لەبەرەوەی کێشەی گەورەم هەیە. نامانوێت بگەڕێنەوە بۆ وڵاتی خۆمان. ژیانم لە مەترسیدایە. پێم باشترە لێرە لە سەرمان بمرم نەوەک بگەڕێمەوە و زیندانی بکرێم. ئێمە لە عێراقەوە هاتووین. ئیش و کارم نەبوو. هیچ شتێکم نەبوو. براکەم پارەی بۆ دام تا گەشتمە بیلاڕوسیا بەو هیوایی بگەمە ئەوروپا و بیدەمەوە. ئێستا هیچ شتێکم نییە و ناتوانم بگەڕێمەوە. هەموو شتێکم لەدەستدا. ئەمە کوڕە 2 ساڵانەکەمە. دوێنی یادی لەدایک بوونی بوو. نازانم چی بکەین گیرمان خواردووە. دەمانوێت بڕۆین و ڕێگەی ئەوروپاش داخراوە. هاتووم بۆ وڵاتی بیلاڕوسیا و پلانم هەیە لەوێوە بچم بۆ ئەڵمانیا. نازانم تاکەی لێرە دەمێنمەوە. لە هەمان کاتیشدا نزیکەی 2000 کۆچبەری دیکە چوونەتە کەمپی بیلاڕوسیا و لەوێ ماونەتەوە بە پێی لێدوانی کۆچبەران لەو کەمپەدا خۆراکیان بۆ دابین کراوە. سيد أفواز أونو كعم بيريدا الجل بيلاروسيا هما أفواز عجلك خوشترش عراق وكردستان. говорит нам они существуют, говорит ми назад нам не. Пять районы, هاي 5 район. أتا صوتي ما بين سيد دفتر من الصحفيين هما أفواز خوشترش. они تعداد هيل مكيري بولندا وتعداد هيل مكيري. وتعداد هيل تعداد بولندا هيل مكيري. فكبيلاروسيا ما بنينا ما بين خمسة شهور. говорит если I like Belarus. والله I love you Belarus. I love you. I love you Belarus. هەر بە گوێرەی زانیاریەکان بەشێکی دیکە لە کۆچبەران چوونەتە ناو شارەکانی بیلاڕوسیا و ژمارەیەکی دیکەشیان کە زیاتر لە 300 کەس دەبن دەیانەوێت بە ئارەزوومەندانە بگەڕێنەوە عێراق. بە پێی ئامارە نافەرمیەکان زیاتر لە 3000 کۆچبەری باشووری کوردستان لە ئێستادا لە بیلاڕوسیان و بەوەی خراپی دۆخی هەرێم لە ڕووی ئازادی و ئابووری و سیاسیەوە ڕایان کردووە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بە قسەک لەگەنە سەرم پرسە میێندەرێک لە بەڕێزان بەهادین حاجی بەکردارتاش ئەندامی سکرتارێتی فیدراسۆری سەرانسەری پەنابەرانی عێراق لە ستودیۆی سەرەکی هەروە لە ڕانیەوە دکتۆر ڕزگار قادر ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری لەگەڵمان دەبێت لە بیلاڕوسیاشەوە ئومێد ئەحمەد شاعیر و کە ئێستا کۆچبەرە لە بیلاڕوسیا دواتر لەگەڵمان دەبێت سواسی ئامادە بوونیان دەکەین کاک بەهادیمە خێرمێک لە بەڕێستان و دەست پێ بکەین سەرنجی بەڕێستان لەسەر چوونی کۆچبەران بۆ بیلاڕوسیا و ئەو مامەڵەی کە بیلاڕوس و پۆڵەنداش لەگەڵ کۆچبەران دەیکات خوێنەوەتان بۆ مامەڵەیەتی. من بەر لەوەی کە حەزکەم با بڵێن قسە لەسەر خوێندنەوە کە بکەین ئەوەی کە بەلامەوە گرنگە لەبیر ڕای گشتیا یە قساکرێت لەسەر ئەم چەمکە کە کۆچکردن یا کۆچ بە شێوەیەکی گشتی ئەمە یەکێکە لە شتانە جێ هەیە کە هەڵبەستێ لەسەرکێت و ڕابوەسین و دووهەمیشەوەیە کە ئەم کۆچە بە زۆری وەکو دیاریدەیەکی ناوخۆی کوردستان و با بڵێن عێراق خوێنرێتەوە کە خوێنەوەی من لە ڕاستیە ئەوەیە کە کۆمەڵێ زنجیرەیە ئاڵوگۆڕی جیهانی
هاتووە و بەشێکی زۆری بەرۆشی منتیقە و ناوچەکەی ئێمەی گرتووە. ئەمانە بەرەنجامی ئەو ئاڵوگۆڕانن کە لە دنیا بارهەڵ هاتوۆتە پێشەوە و ئێستا لە گۆشەیەکی ئەم منتیقەی خۆڵاتی ناوەڕاستە ساڵەهای ساڵە بەرۆشی کوردستانیشی گرتووە و بەردەوامە. ئەم نقطەیە بەلامەوە بۆ ئەو مانایە کە گرنگە خوێنەوە لەم بارەوە لە وڵاتانی ئەوروپا بەگشتی ئەگەر دیقەت بکەین هەموو فۆکسەکە لەسەر ئەوەیە کە ئایا ئەمە پەنابەر کۆچبەرن یا لە وڵاتی خۆیانەوە ئامنن نائامنن دۆخەکە چییە چۆن لە وڵاتەکەی خۆیان و بیرڕایەکی شەیە ئەوەی کە بەتابەت تاوشێنی کە بەدەسەڵاتە گرێتەوە کوردستانی بە ناوچێکی زۆر ئەمن و ئاسایش و بێکێشە لە قەڵەمداوە لە ئاسی جیهانە و ئێستا لەم دوو قۆناغا بە تایبەتی بە شێوەیەکی بەردەوام کارەکە بۆ ئەوەی ئەو حاڵەتە زۆر کەم ڕەنگ کاتەوە کە لە کوردستانە لە چه ئاسێکی فراوانە ماف و داواکارەکان و خواست و ژیانی خەڵکی کوردستان پێشێلکاری گەورەی تایە کوشت و کوشتار هەیە شەڕی جیاواز هەیە گرتن و زیندانیکردنی خەڵقەیە سەرکوتی سیاسی هەیە سەرکوتی ئیقتصادی هەیە سەرکوتی ئیجتیماعی هەیە یعنی بۆ هەر کەسێک لەم کۆمەلگەی ئێمە قسە بکەین لە سیاست پێشە شتێ سیاست بۆ کوشتێکی ناشرین ئەجوێنێ و ناشرینەکەشی ڕەندانەوەی ئەو بارودۆخەیە کە دەسەڵات دایسەپاند و بەسەر بارودۆخ بەسەوەی کە بەرەزووتر ئێستا حکوومەت هێرێن بەسەر چ ئاسێک لە دەرەوەیش لەسەرەوە دەکە کە بە دنیا بڵێ کە وڵاتەکە هەلیکاری هەیە ئازادی هەیە مافی مرۆڤ هەیە ئەو هەوڵانەی لە چ ڕوانگەیەکەوە لەسەر ڕێگە و کەناڵێکەوە ئەمان بارحاڵ کەناڵی خۆیان وەکو دەستگاکانی ڕاگەیاندن خسۆتە گار وەکو تۆپخانەیەک خەریکن لەگەڵ زۆر لە نوێنەرایەتیەکان لە سەفارەتەکان لە ئاسی وەزارەتەکانی وڵاتانی ئەوروپا ئەیانەوێت سیمایەک بدەن بە ئەم ئینسانانە کە کەسی کۆمەڵە ئینسانی پەراکەندە کۆمەڵە ئینسانی کێشەدار هەتا و زمانەش کە ئەمڕۆ بەکاری هێنین لەم ڕۆژانە نوێنەری حکوومەتی هەرێم لە دەرەوە دەڵێ ئەمانە کۆمەڵە ئینسانی چەقۆ کێشن یعنی ئاستی با بڵێن تەوەقع و جیهانبینی و ئسلوبی سیاسی و ئسلوبی دیبلۆماسی ئەم حکوومەتە لە نێودەوڵەتیە ئەم هەزاران کەسە بۆ ئەزوێنن کامانە کۆمەڵە ئینسانی چەقۆ کێشن و ئەوش بینین ڕۆژانە پڕوپاکەندەی ئەوە ئەکرێت کە کوردستان ئاسایشی هەیە ئازادی هەیە کێشەی نییە و بارودۆخێکی تایبەت هاتووە کە بە پێچەوانەوە لە زۆر شوێنی جیهانەوە چاویان بڕیتە کوردستانەوە بۆ ئاشتی بۆ ئاشایشی بۆ ژیانی طبعا ئەمە ئەتوانێت تا ئەو شێوەش ڕاست بێت لە ڕاستیە کە پەیوەندی بە دارودەستەکانی خۆیانەوە هەیە و پەیوەندی بەو چینە دیاریکراوە هەیە کە سەروەت و سامانی ژێر ئەرز و سەرزەمین و خۆشگوزەرانی بۆ چینێکی دەسەڵاتدار ڕەوایە ئەوەی کە باسی دەکەن بەس بۆ خەڵکە فەقیرەکە لێرە شەڕێکە لەم کۆمەلگای ئێمە شەڕێکی چینایەتی زۆر بەهێزە لە هەر حاڵە مەسەلەن سەری ئەم شەڕەکە لە سەردەمانێکە کە هەڵبژارد نەبوو بە هەموو مشکلاتێک کە لەو قۆناغا هەبوو سەرەتاینەوە دەکان چه حەماسێکە بوو بەشداریکردن ئەمڕۆ خەڵکی کوردستان بە تایبەتی بە شێوەیەکی گشتی عێراق وتیان نابوو هەموو حیزبە سیاسیەکان ئەم پەیامێکی زۆر جدیە. سوپاس دەکەم دەگەڕێمەوە لا دواتر دەچینە لای کاک ئومێد ئەحمەدی شاعیر کە بەڕێزی ئێستا لە بیلاڕوسیا و لەگەڵمانە. کاک ئومێد سوپاس بۆ بەشداریتان. ئەگەر سەرەتا باسی دۆخی کۆچبەرانمان بۆ بکەیت بە شێوەیەکی گشتی بۆچی بوون بە چەند بەشێکەوە بەشێکیان لە خاڵی سنووری نێوان بیلاڕوسیا و پۆڵەندان بەشێکیان لە دارستانەکان بەشێکیان لە کەمپن بەشێکیان لە ناو شارەکانن بۆچی وا پەرتاوازە بوون؟ سپاس بۆ ئێوە سپاس بۆ کەناڵە جوانەکەتان بە قوربان ڕێز خۆشەویستی زۆرم بۆ تەواوی کوردستانیان سڵاو ڕێزم لێرەوە لە بیلاڕوسەوە بەڵێ هۆکاری پەرتەوازەبوونی کۆچبەران کە هاتین سەرەتا خەڵکەکە کۆمەڵ ڕێکە لەبەر قاچاقچیەکان بڕوە دوای ئەوە دەنگوباسی لێشاوەکە دروست بوو دوای ئەوە کە دەنگوباسی لێشاوەکە دروست بوو خەڵکێکی زۆر هەوڵی دابگاتە لێشاوەکە ئەوەی ڕۆژی یەکەم و دووە مەتانی وەڕۆکەی گەیشتە لێشاوی ئەوان دابران وەکو دابرانێک دابران لە بینی سنووری پۆڵندا بیلاڕوس ئەوەی دیکە کە هەوڵمان دابیان گەینێ لەسەر سنوورەکان بووین لە ناو جەنگەڵەکان بووین بە هیچ جۆرەك نەمانتوانی بیان گەینێ ئەوەندی هەوڵمان دەدا پۆلیسی بیلاڕوس ئەزیەتی دەداین شەوی یەکەم کەویستمان بگەین دەوریان داین بە سەجی پۆلیسی بەدار بە هەموو شتێک لێیان داین نەیان هێشت بیان گەینێ شەوی دووەمیش هاتنەوە بۆمان خۆمان شاردەوە لە شەوی سێەم بردیانین بۆ سەر سنووری لیتوانیا بەناوی ئەوەی کە دەمان بنە سەر سنووری پۆڵندا لەسەر سنووری لیتوانیا فڕایان داین زۆری کەشیان خەڵک والێ کردووە خەڵکەکە بە تەواوی پەرتەواز بووە هەیە کەوتۆتە جەنگەڵ و لە دیوی
لەسەر سنووری پۆڵندا بیلاڕوسا و هەشت لە ناو شارەکانە بێئومێد بووە لە لێشاوەکە ینی دەڵێ هیچ ناکرێ هیچ هەواڵێک نییە هەواڵی فەرمی نییە هیچ وڵاتێک بە فەرمی تا ئێستا نهاتۆتە سەرخەت بێئومێد بۆ گەڕاوەتەوە شارەکان دەیە ئەگەر بکرێت لە ڕێی قاچاقچیەکانەوە خۆی دەرباز بکە خەڵکێکیش ناومێت بووە بەڵام کەمینەیە هەتا پێش شاوەکە خەڵکێکی زۆرم دەبینی خانەوە دەیانگۆ بێتاقەت بووین دەگەڕێنەوە بەڵام دوای دروستبوونی لە شاوەکە خەڵکەکە بەگشتی ئەوەی من قسەی لەگەڵەکەم و دەیبینم هەمووی دەڵێ لێرە دەمرین بەڵام ناگەڕێنەوە. باش ئەگەر باسی دۆخی خەڵکمان بۆ بکەی بڵین گەنجی تێدایە ژنە مناڵە بەڕێزت چیت بینی لەو ماوەی کە خۆت لە بیلاڕوسیا و کۆچت کردووە بۆ ئەوەی؟ بەڵێ لە ناوەوانەدا منداڵی ساوا هەیە ئافرەتی دووژیانی زۆری تێدایە بەڕاستی بارودۆخێنە تا بڵێ خراپە گەنجی تێدایە بێتاقەت بووە من لە ڕێ گەنجمان لەگەڵ وار خۆشم یەک لەوانەی کە لە ڕێ تو دەشە و لە ناو جەنگەڵەکان بە پێ بڕۆی و ترسی گرتن و بێنانی و برسێتی و سەرما و ئەو شەوانەی کە ئاگرمان نەدەکردەوە لەسەرمان هەڵدەلەرزین ڕاستە چیسە خەوشتمان پێ بووم نێک بووم لەوانەیە کە چیسە خەوم لێ بەجێما ئەو کاتانەی کە پۆلیس لە دوومان بوو زۆری دیکەش برادری کە لەگەڵ بوو چیسە خەویان لێ بەجێ دەما لەسەرمان هەڵدەلەرزین دەبووە تا بەیانی هەڵبلەرزی بەڵام نەتوانین ئاگرکەینەوە نەوەک دەورمان بدرێ و ئەگەر ئاگریشمان دەکردەوە پۆلیس دەگەیشتە سەرمان هەتا شەوی خیری ئاگریشمان نەکردبەوە لە ڕێی درۆنەوە لە ڕێی فرۆکەی بێفرۆکەوانەوە دۆزینیانەوە سواری ئیبا سەربازەکانیان کردین بەداخەوە وەک ئەنفالەکانم هاتە بەرچاو 50 هەتا 60 کەسیان لە پشتەوەی ئیبای فرەدا و بردینیان لە سنووری لیتوانیا 12 کاتژمێر ڕێوە بووین بە ناوی ئەوەی دەمابنە پۆڵندای لەوێ فڕیانداین ئەوەی کە 30 ساڵە دەستەڵاتی جەلادی خۆمان لەگەڵی نەکردین لێرە وەک ئەوەی کە ئەوانش کرێگرتەی ئەوان بن لێرانە بە زیادەوە لەگەڵیان کردین بەس ئەمن لەوێش کە لێیان دەداین کە پۆلیسەکان لێیان دەداین پۆلیسی هەر وڵاتێک ئەوەم بکاتن لێم بدا هەر قسم بە دەستەڵاتە جەلادەکەی خۆم دەگۆ هەر بە وستەمکارانی خۆم دەگۆ چونکە ئەوان بوونە هۆکاری ئەوەی 30 ساڵە برچیمان کەن 30 ساڵەوال بکەن بە هیچ جۆرە کەس نەکەین کە ئازادی هەیە 30 ساڵ هەر کەسێک دەنجی بێتە شەقام شەهید بکرێ یا بریندار بکرێ زۆرمان ئەو ئازیزانە لێ شەهید بوون و بریندار بوون ئەو دەستەڵاتە کە هیچ هەرچینای مرۆڤایەتی تێدانیە دەسەڵاتی جوود بنەماڵە و شەریک و هاو بەشەکانیان بەڕاستی هیچ نەماوە لەگەڵ گەنجی نەکەن هیچ نەماوە لەگەڵ خەڵکەی نەکەن برسیان کرد تێنویان کرد ژیانیان لێ تێکدا 30 ساڵ هەرچی ئێستا من بەخۆم یەکم لەوانەی کە هەڕەشە لەسەر ژیانم هەبوو بەردەوام لێم درایە جیاوم ژیانم لێ تێکدرا 2016 هەڵگرفاندنی کوڕەکەم درا هەڵکوتاوەتە سەر ماڵم هەموو شتم لەگەڵ کراوە کوڕەکەم بۆ بەدە ساڵ نەمتوانێ بینێرمە خوێندن لە ترسیەوەی بڕفێندرێ لە ناو خاکە کە قوربانی ئەو هەموو قوربانەی بۆ درا بنەماڵە هاتیتە سەر دەستەڵات کە پێی دەڵێن دەستەڵات بەڕاستی دەستەڵات نییە دەستەڵات دەبی دەستی وڵات بی ئەوانە دەستەڵات نین بزن مافیان جەلادن هەر ناوەکی کەلەیان دەنێ ئەو ناوەیە بەڕاستی هەموو شتمان لەگەڵ کراوە خەڵکەکی زۆر لێرانێ من قسەم لەگەڵ کردێ دەڵێ نامەوێت دەربکەوم لە ڕاگەیاندەکان نامەوێت ببین درێم بەڵام ئەمنیش هۆکارم سیاسیە ئەمنیش هاتووم سیاسیە دەستەڵات لێرانە من گوێم لێ بووە دەڵێ نوێنەرەکانیان دەڵێ ئەو خەڵکانە خەڵکی چەق و چێشن ئەو خەڵکانن خەڵک داکوبابیان لێم بێزارن شەوان درێ دەگەڕێنەوە جوانترین چینم لێرە بینیوە وەک لە کوردستان چینی جوانمان هەیە ئینسانی زۆر ڕێک و پێک و تێگەیشتم بینیوە یعنی بۆ خۆیان چەق و چێشە ئەو دەستەڵاتە بۆ خۆیان خەڵک لە شەقامەکان شەهید دەکەن بۆ خۆیان خەڵک برسی و تینو دەکەن ئەو جا بە ئێمەش دەڵێن کە لە دەستی دەستەڵاتێکی ئاوا وڵاتمان بەجێ هێشتووە یا بە سوکایەتی دەڵێ 150,000 دەدەمێ بگەڕێتەوە سەروەتی کوردستانیان هەموو داگیر کردووە ژیانی خەڵکیان بە تەواوی تێک داوە دەیانەوێت بەو جۆرە قسانە بەداخەوە نازانم سوکایەتی وەکو سوکایەتێکە بە خەڵکی خۆشیان دەکەن نەک نوێنەریان نییە نەک نوێنەریان نییە بەڵێ نەکەر نوێنەریان هەر نوێنەریان نییە ئەوانە لەگەڵ ئەو لێشاوی ببوورە ئەگەر قسەکەم تەواو بکەم لەگەڵ ئەو لێشاوی کۆچەی جاران زۆر کەیس داهاتە پێشێ کەیسی شەهیدکردنی ئازیزانمان کەیسی جیرانی ئازیزانمان ئەو ئازیزانەی بادینان کە ئێستاش لە زیندانن بەدەیان تۆمەتیان بۆ دروستکردن خەڵک کە داهات داوای مافی خەڵکی دەکرد تۆمەتی تیرۆریستیان بۆ دروست دەکرد تۆمەتی وڵاتانیان دەدا پاڵکەوە سەر بە فڵان وڵاتە سەر بە فڵان وڵاتە من یەک بووم لەوانەی کە تۆمەتیان دەدامە پاڵ لە ئاسایشی گرتی بوومیان لەیان دەدام و هەر ڕۆژەی تۆمەتێکم بۆ دروست دەکرا دەیان کەیس هاتە پێشێ
هەمویان بڕبڕە ڕیسوایکردن لە ناوخۆ ئەو دەسەڵاتە بەڵام هیچیان وەک ئەو کۆچە ڕیسوای نەکردن لە دنیای دەرەوە وای لێکردن ئێستا لە شەرمەزاریان لە ڕیسواییان هەرچنددە تەڕ نابن لە ناوە خۆمان کوردەواری هەیە دەڵێن مراوین و مادەیەکی دینگیان هەیە تەڕ نابن ینی ببوورە ئەو قسە لە تەلەڤیزیۆنەکەم لە پڕیمە بەڕاستی ئەو دیتنی خەڵکی برسی لێرە زۆرم بینیوە خەڵکم دیتووە کەوتووە بێتاقەت بووە خەریکە ژیان لە دەستەدا فەرمووی ئێستا شەهیدی ڕێی کۆچمان هەیە منداڵمان هەیە لەو ڕێگایی شەهید بووە هەمووی ئەو دەسەڵاتە بەرپرسیارەکە لێرەش گاڵتە لێرە گاڵتەمان پێ دەکا ونبوومان هەیە برادری خۆمم لەگەڵ بووە خەڵکی قەڵاتزەیە دە ڕۆژە هیچ خەبەرمان لێ نییە ون بووە نازانین لە لیتوانیا نازانین لە پۆڵندایە نازانین گەیشتۆتە چێ ونبووی ڕێگەی کۆچمان هەیە دەسەڵاتێک بەو جۆرە چێتە و مافیا و جەلادبی لێرەش وازمان لێ نێنی لێرەش دەیەوێت ڕێگریمان لێ بکە ڕێگری بکاتن دابنیشی لەگەڵ دانوستان لەگەڵ وڵاتانە بکە لەوەی ڕێگریمان لێ بکە بنەماوە گەیاندبیت دەرفەتت دەبێت لەگەڵمان بمێنی و بچمە لای میوانەکە دواتر بگەڕێمە و لای بەرز دەرفەتت هەیە بەڵێ ژیانی من بەڵێ لە خزمەتتدا سپاس دەکەم لەگەڵمان بمێنێتەوە دەچینە ڕانیە لای دکتۆر ڕزگارقادر دکتۆر سوپاس بۆ بەشداری بەڕێزتان دەمەوێت لەسەر بەرپرسیارەتی دەسەڵات بۆچی تاکو ئێستا دەسەڵات دانی بۆ داناوە و کۆچە شکستێکەوە دانی پێدابنی هەرین کاری لەوە دەکەن کە خەڵک لەبەر بێکاری و نەبوونی ئازادی و بڵێن هەری کار و خراپی ئابووری کوردستانی جێشت بێت بۆ تاکو ئێستا این کاری دەکات سەرەتا ناوێت دانی پێدابنێن دوایی چارەسەریش بکرێت پرۆژێک بڵێن پێشکەش بکە بۆی کە و خەڵکی کە لێرە ئێلانی کەم کۆچنەکە زیاتر کۆچەکە نەکرێت بەنای خۆی بەخشنە میرەبان سپاس بۆ ڕەخساندنی و دەرفەتە بەخراتنی و میوانە ئازانە دەکەین و سڵاو لێرەوە ئاراستەی سەرجەم بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان دەکەین سەبارەت بە ڕۆڵی نێگاتیڤانەی دەسەڵات لە مامەڵەکردن لە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ ئەم کەیسەدا ئێمە دەتوانین بگەڕینەوە پاشخانێکی مێژوویی مامەڵەی دەسەڵات لەگەڵ کۆی ئەو کەیسانی کە هاتوۆتە پێشین ئەوەی کە تێبینی دەکرێت لە ڕاستیدا ئەوەیە کە دەسەڵات هیچ کاتێک لەگەڵ هیچ کەیسێکدا بابەتیانە و زانستیانە نهاتوە مامەڵەی نەکردووە تا بێ لەگەڵ ئەو دۆسیەدا زانستیانە مامەڵە بکات ئەگەرنا لە هەموو دیاردەیەک کە لە هەر شوێنێک ڕوودەدات نخبەی دەسەڵاتی ئەو شوێنە بە تەکید بەرامبەر بەو دیاردەیە بە ئەندازەیەک هەست بە بەرپرسیارەتی دەکەن سەرەتای دەستپێکی ئیجراعاتیش بۆ چارەسەرکردن بریتە لەوەیەکەوە دەسەڵاتدان بە بەرپرسیارەتی خۆی بەرامبەر بۆ مەسەلەیە دابنێ بەڵام ئەوەی کە تبینی دەکرێت ئەمڕۆ دەسەڵات لە ڕێگەی کەناڵەکانی سێبەریەوە یا کەناڵ ڕاستەخۆکانی خۆیەوە یاخود لە ڕێگەی کۆی ئەو بابەتانەی کە ئەو ڕایەڵانەی کە بەدەستێوەیەتی کار لەسەرەوە دەکات کە چاوبەسەکەی خەڵک بکات یاخود دیاردەکە لە دیاردەوە بکاتە حاڵات یان ئاهەمیەتی کە بکاتەوە بەڵام خۆشبەختانە ئەمڕۆ دنیای میدیا بە تایبەتی سۆشیال میدیا ئەوە بە تێکرا جیهان بۆتە گوندێکی بچووک خەڵک سەواشە ناکرێت بەرامبەر بۆ مەسەلەیە بۆیە باشترین چارەسەرەوەیە کە دەسەڵات و ئەو کەسانێک کە بەرپرسیارن بەرامبەر بەم دۆخە کە لە هەرێمی کوردستان و لە عێراق و لە وڵاتانی دەوروبەر بە تایبەتش ئێمە قسەمان لەسەر هەرێمیەکەی خۆمانە بێنە سەرخات دەستپێک لەوە دەست پێ بکەن کە دان بە بەرپرسیارەتی خۆیان بەرامبەر بەو دۆخەی کە خۆڵقاندویانە خەڵک سەری خۆی هەڵبگرێ ڕێگەی هاتوون هات ڕێگەی مەرگەسات بگرێتە بەر پشت لە وڵات و نیشتیمان و خاک و ئاو لە کەس و کار و وڵات ئەوانە بکات و ڕێگەی وڵاتی غەریبی و هەندەران بگرێتە بەر بۆیە بەڕاستی ئەوە هێزە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بوو لە ڕابردووە هەتا ئێستا بۆ هیچ کەسێک لە کەیسەکان بابەتیانە و سانستیانە مامەڵەیان نەکرد بۆیە لەوەش چاوەڕێ ناکرێت بەڕاستی بابەتیانە مامەڵە بکەن لە بێەوەی کەوا بێن هەنگاوی چارەسەر بنێن بەڵکو دێن چاوەشەکاری دروست دەکەن و هەوڵ دەدەن کە خەڵکی ڕای گشتی خەڵکی بەلاڕێدا بەرن بەرامبەر بەو دۆخی کە لە هەرێمی کوردستان هاتوتە ئارە باشە پێتان وایە تاوانباری یەکەم کێ لەم بارودۆخەکەوان پاساوی لاوەکی دێن هیچ پاساوێک باز ناکەن کە خۆیان بڵێن دەسەڵات هۆکاری ئەم بارودۆخە بووێ ئێمە گەر بینین هەڵسەنگاندنێکی زانستیانە بکەین بزانین ئایا هۆکارەکانی پشتی ئەم کۆچە گشتگیرێکەوە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە تایبەت تێکەوتوون
ئەو کاتە بۆمان دەرەکەیە کە بەرپرسیار چێە ئەکاتێک کە تۆ سیر دەکەی لە مامەڵەی ئیدارەی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان هاوڵاتیانی هەرێم هەست ناکەن کە لە ژینگەیەکدا دەژین حکوومەت و هاوڵاتی مامەڵە لەگەڵ تاکەکانی کۆمەلگادا بکات بەڵکو لەناو کۆمەلگادا مامەڵەی حکومڕانانی وڵات وای کردووە کە پلەبەندی لە نێوان خەڵکیدا دروست کردووە خەڵکی پلە یەک و پلە دوو پلە سێ لەناو کۆمەلگادا دروست بووە بۆیە لە ڕووی دابینکردنی شایستەی پێداویستە شایستەیەکانی ژیانیان هەزەکەی کەوا هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەز بە نادادێکی زۆر دەکەن نەبوونی دادگەری لە دوا قۆناغەکانی دەسەبەرکردنی ئازادی و ژیانی شایستە و خزمەتگوزاری بە تەکید گەورەترین هۆکارە بۆی کە نەئارامی دروستکە کاتێک کە تاکێکیش لە ژینگەیەکدا نەئارام بوو هەر زیندەوەرێکی تر چ جای مرۆڤ لە ژینگەکەی خۆی دەنەئارام بێت ئەو کاتە بیلۆ دەکاتەوە کەوا کۆچ بکات ئەو ژینگەیە جێ بێڵە بچێتە ژینگەیەکی گونجاوتر بۆی کە ئارامی بەدەستبێنێ بۆیە پێمان وایە کاتێک کە تۆ هەزەکەی کە هۆکارەکان بریتین لە نەبوونی دادگەری نەبوونی ئارامی خەڵک لە ژیانی خۆی دڵنیانە خەڵک لە داهاتووی خۆی لە داهاتووی سیاسی خۆی دڵنیانە لە داهاتووی ئیداری خۆی دڵنیانە لەو پرۆژانێکەوە دەیەوێت لەسەر ئاسی تاکە کەسی لەسەر ئاسی دەسەجەمعی ئەنجامیاندا کاتێک هەزەکە بە نائارامە بەرچاوی ناڕۆشنە هەزەکە کە ڕێژەی بێکاری بەردەوام لە زیادبووندایە دەرفەتی کار بۆ هەندێک کەس بە چەندین ڕاڵە دەکرێتەوە بەڵام بۆ چەندین کەس و بۆ ژمارەیەکی ئێجگار زۆر لە خەڵکی لەم هەرێمە دەرفەتی کاری لە بەردەمدا دادەخرێ و خزمەتگوزاری سارەترین خزمەتگوزاری بێبەش دەکرێت یعنی چۆن تاچی ئەو هەرێمە تاچی وڵاتێک بیر لە کۆچکردن لەو هەرێم و لە وڵاتەدا ناکاتەوە کە بزانێت لەسەر دەریای نەوت دەژی ژێرەکەی هەمووی نەوتە هەتا ئێساشی لەگەڵدا بێ هاوڵاتیانی ئەو هەرێمە نەتوانن چەند لیترێک سوتەمەنی کە بەرەو سەرمای زستان و بەرەو وەرزی زستان و سەرماسۆڵەی زستان دەچین تا ئێستا چەند لیترێک سوتەمەنی بۆ دابین نەکراوە یعنی ئێمە کاتێک کە بەراورد ژیانی خۆمان لەگەڵ وڵاتانێکدا دەکەین هەز دەکەین ئەو وڵاتەی کەوا بە هیچ شێوەیەک ژێرخانی ئابوورین پشت بە نەوت و سەرچاوەکانی نەوت نابەسێت و بە هیچ شێوەیەک نەوتی نیە هیچ سەرچاوەیەکی نەوتی نیە ژیانی لە ڕووی دابینکردنی سوتەمەنی و خۆشبزرانی زۆر لە هاوڵاتیانی ئەو هەرێمە ئەولاترە بۆیە هەزەکەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە نەئارامێکی زۆردا دەژین ناسەخانگیری ژیانیان هەیە ئەمە وای کردووە کەوا بیر لە کۆچ بکاتەوە بۆیە چێ بەرپرسە لە دروستکردنی ئەم دۆخە بە تەکید ئەو کەسێک کە لە دەسەڵاتدایە بە دەسەڵات ئەوە دەکرێت و بە دەسەڵاتی چارەسەر دەکرێت بۆیە بەرپرسیاری یەکەم و کۆتایی بەڕاستی هێزە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستانن کەوا بارودۆخێکیان بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان دروست کردووە کە لەو پەڕی نارامی دابژین بیر لەوە بکەنەوە کەوا ڕێگەی هاتوونە هاتو مەرگەسات بگرنە بەر بەس نەجاتیان بێ لەو بارودۆخە ڕێژەیەکیش ناکرێ ئێمە ببوورە نکوڵی لەوە بکەین ڕێژەیەکیش لەو کەسانی کەوا کۆزەکەن دەکرێت بڵێن بریتە لە چاولێکەری کە بە تەکید چاولێکەریش بەرپرسیارەتەکەی هەدەگەڕێتەوە بۆ دەسەڵاتداران بۆ لە بەرەوەی ژینگەیەکیان نەڕەخساندووە ئەم چاولێکەریە لەبری ئەوەی کەوا بە ئاڕاستی پۆزەتیڤ بەرەو ژیانی سەقامگیر و بەرەو ژیانێکی شایستە لە هەرێمی کوردستان بە پێچەوانەوە ئەم هەسی چاولێکەریە جوڵێنراوە وای کردووەکەوە خەڵکی لە هەرێمی کوردستان بەرەو دەرەوە هەنگاو بنێ وەلا بابەتێکی تر کە کاریگەری لەسەر ئەم دروستکردنە ئارامیە هەیە بریتە لە دەستگاکانی ڕاگەیاندن بە تایبەتیش ئەوانەی بە ڕاستەخۆیان ئاڕاستەخۆ لە سێبەری دەسەڵاتدا کارەکانی خۆیان ئەنجام دەن ژینگەیەک نیشانی تاکەکانی کۆمەلگا دەدەن لە ڕێگەی شاشەکانیانەوە لە ئەو پەڕی پێرفێکتی تێر و تەسەل و تەواویدا کاتێک کە تاک بەراوردی خۆی لەگەڵ ئەم ژیانە تێر و تەسەل و تەواوەدا دەکات هەزەکە کە خۆی زۆر دواکەوتەوە بۆیە دەگەڕێ بە دوای دابینکردنی سەرچاوەکانی بژێ و ژیانێکی شایستە تێر لەبەرەوە ئەوەش کاریگەریەک لە یەکێکە لەو شتانێکەوە کاریگەری لەسەر بارودۆخەکە دروست کردووە دوجار بەرپرسیارەتەکە بەرپرسیارەتێکی گشتگیریە بەڵام بەرپرسیاری یەکەم و کۆتاییش بە تەکید دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان سپاس دەکەم کاکتۆر کاک کە بەهاتین سەبارەت بەوەی کە بەڕێزوتت حکومەت هێرێم لە ئاسی دەرەوە لەسەرەوە دەکات ناوبانگی و خەڵکێکی ئێستا ڕایان کردووە لە زنا عەدالەتیەوە ناشرین بکە خۆتان وەکو فیدراسیۆن یاداشتان داوە حەقیقەتی ئەم دەسەڵاتتان خستۆتە ڕوو بۆ وڵاتانە ڕوون بکەنەوە خەڵکە بۆچی کۆچ دەکەن
بەڵام من ئەگەر ئیجازە بێن دوو نقطەتیا بۆ حەزەکەم گەڕمە بۆ دوو نقطەی بەڕێزانە باسی کە من پێش باسی مەسەلەم کە بگەی پەیوەندی بە کۆچەوە هەیە کە بەداخەوە ئەم بابەتە یاخۆت ئەم چەمکە ئێستا لە کوردستانە هەموو میدیاکانی کردوێتەوە ئەو خەڵکە کۆچبەرە یا پەنابەرە ئەمە دوو ستانداردی زۆر جیاوازی هەیە دوو یاسا و ڕێسای زۆر جیاوازی هەیە چ وڵاتانی ئەوروپای چ حکومەتی هەرێمە زۆری بۆ گرنگە کە لەسەر ئەم ئاقارە بڕوا کامانە کۆچبەرن کۆچبەر لە مەقتەعیشی دیاریکراو ئەگەبێ هەبێ بەڵام ئەوەی لە کوردستانە بینین بەرەنجامی ئەو ستەم و ناعەدالەتی و نەبوونی ئازادی و بەرابەری ئەم کۆمەلگایە بێحورمەتیکردن بەم ئینسانانەیە کە خەڵق بە پێی ستادانێن و تۆڵەکان و بە پێی بڕیارنامەی ژنێفی 1951 و 1967 ئەو باز لە 5 بەندەکە ئەم خەڵکە پراوپڕ بە پێی ئەو بەندانە ڕۆشنێتە دەرەوە بۆیە وەختێک بەندی بڵێن باسی 5 بەندەکە بەڵێ مەسەڵەن بەندانە مەسەلە پەیوەندی بە مەسەلەی میلیەوە هەیە پەیوەندی بە مەسەلەی مەسەبی و ئاینیەوە هەیە پێویستی بەسەر مەسەلەی بیر و ڕادەربڕینەوە هەیە مەسەلەی نژادەوە هەیە ئەمانە کۆمەڵە یەکەن کە هەر کەسێ نائەمنە لەم بارانە زۆر خۆتان چیتان کردووە لە دەرەوە گەر حکوومەت کار بکرە سەرناشینکردن ڕووی ئێمە تا ئێستا ئەوەی کە کردومانە جیاواز لەوەی کە بەڵێ جیاوازەوەی کە تا ئێستا لە کەنەدا و بەریتانیا خۆپیشاندانمان کردووە جیاواز لەوە لەگەڵ زنجیرەیە لەگەڵ حیزب و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان با بڵێن لەگەڵ نقابەکرێکاریەکان لەگەڵ ڕێکخراوی ئینسان دۆز لەگەڵ ئەو ڕێکخراوانی کە پەیوەندیان بە مەسایلی پەنابەریەوە هەیە لە ئاسی نێودەوڵەتیە لە کۆنداکتان هەتا ئێستا وەنامەمان ناردووە بۆ ئۆرگانە پەیوەنددارەکان و لە وڵاتانی کێشا فدراسیۆن لە وڵاتانی وەکو سوید و ئەڵمان و چەند وڵاتیشکەوە لە شێوازی جۆرا و زۆرە ئەم نامەنیگاری و ئەم پەیوەندیانیان نامەکەیەوە لەبارەی بارودۆخی کوردستانەوە بۆ لە پەیوەند بە کوردستانە تەبعاً ئێمە باسی باردۆخەمان کردووە کە ئەم خەڵکەیە زادەی چییە ڕووکردنە دەرەوەی هەندەران و ئەم نەعەدالەتی و ستەم و چەوسانوی لەم کۆمەلگایە چۆن بۆتە عامل و بێتە داینەمۆی ڕووکردنە بەردەوامبوون ڕووکردنە دەرە و پەنابەربوونی ئەو خەڵکە و بەشێکی کەشێوەی ئەمە داواکاری ئەوەی کە چارەسەرێکی عاجل بۆ وەزێتە بدۆزێتەوە هیچ چارەسەرەکە بڵین یاخود ئێستا خوێندەوەشتان بۆ مامەڵەی پۆڵەندا و بیلاڕوسیا لەگەڵ کۆچبەرانە چییە مامەڵەی یەکێتی ئەوروپاش بڵین ئەزانی چۆن خۆی یەک شتەیە لێرانە ئەم بەڕێزانش بە زۆرێ باسییان کرد ئەو بە ڕێزە لە پێشە باسیەوەی کردوتی خەڵکی لە ناومێدیی زۆران ئەمە سیاسەتێکی هاوبەشی بینی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو وڵاتانەیە ئەگەر سیرکی لەم ڕۆژانە ئەڵمان ڕۆژ لە دو ڕۆژتاکی دەسەرەوە کاتۆ کە یەک کەس وەرناکردن لەوێ و هەموو مەسەلەکەیان چه حکوومەتی عێراق و چه هەرێم و چه وڵاتانش مەسەلەکەیان خستۆتە سەر ئەو چوارچە و ئاڕاستەی کەم خەڵکەیە چۆن بگەڕێنەوە بۆ کوردستان ئەم خەڵکەیە لە ئەو پەڕی نائومێدی بوون و بێهیوابوونی خۆیانە ڕووەکەنە دەر لەو کاتەشا کە ئەگەن ئەو وڵاتانی کە ئێمە دایان ساڵە باسیەکەین وەکو وڵاتی حقوق مافی مرۆڤ وەکو وڵاتی ئازادی و دیموکراسی ئەبینین حرمەتی مناڵێک لە ناو بەفر و باوبۆرانە کە لە دایکە بێ کە دەمرێ کە دەست و جان و جەسەی خوێنی لێ ئەوەیە کە دەیبینین ئێسش نە وڵاتانی ئەوروپی هاتوونتە سەرسکەی ئەوەی کە چارەسەری فەوری بۆ ئێستایان دابنێن نە حاکومەتی هەرێمی کوردستان بیری لەوە کردوێتەوە ئەو خەڵکە بە هەرچی دەرەجێ ئەمە هاوڵاتیەکە لەم وڵاتەیە ئەوە شەرمەزارێکی گەورەیە کە تۆ هاوڵاتێکە لە گۆشەیەکی دنیاوە بەو تراژیدیایە بەو ڕۆژگارە خەڵکی لێ وەکو گەڵایدا لێ دەوەرێت جارە برسا لەسەر مال لە بێدەرەتانیا لە بێئومێدیە بەڵام تۆ پاساوەکە بێهێنیتە سەرەوەی کە بەرحاڵ ئەمانە ڕاکردون ئەمانە چقۆ کێشن ئەمانە کۆمەڵە خەڵکن بەرحاڵ گومانیان لێکرێن لەگەڵ فلان تیار و فلان وڵات و فلان ئۆشتانە بوو بێ بۆ مامەڵەی پۆڵەندا و بیلاڕوسیاوێکی تر مامەڵێکی نامرۆڤانەی لەگەڵ کۆچبەرەکە طبعاً ئەمان زانی خۆی کێشەکەوەی من لە سەرەتا ئیشارەم بۆ کردوتم مەسەلەی دیاردەی پەنابەری مەسەلەی کۆچ مەسەلەیەکە دوو تەرەفەیە ئەوەی کە لە کوردستانە چی ئەکرێەوەی لە نێودەوڵەت یازانی چی ئیجازە بە یەک لە حسێب بچکۆلە لە ساڵی دوای لەدانی هین بوو 11 سپتەمبەر بوو لە ئەمریکا یەکێ لە هینەکان جەرناڵەکانی ئەوێ کە بەناوی ویلسی کلارکەوەیە لە 2007 تا مساحەبێکی تەلەڤیزیۆنی کردووە ئەڵێ ئێمە ڕێگە چارەمان هەیە بۆ قارەبووکردنەوەی ئەم بوحرانە ئەڵێ هەوڵاتی خۆرڵاتی ناوەڕاستەیە کە بێ ئەم هەوڵاتانە لە چەند ساڵی داهاتووە بەرحاڵ جەنگ بێتە یەکێ لە یەکەکانی ژیانی ئەو خەڵکەیە بکرێتەوە و ئێمە بتوانین لێوم ئەسڵحە و چەکەبەنیشی زۆر بە ئەم کۆمەلگایانە ساقێنە لێ ئەوش باسی چیەکە باسی سوودانەکە باسی سۆمالەکە باسی لیبیاکە باسی لوبنانەکە باسی عێراق و ئێران و باسی ئەفغانستانەکە ئەوە ئێستا نەتیجەکەی بینین ئاڕاستەکە چی بوو بۆیە ئەوان بەشن لە وێرانکردنی خەڵک بۆیە ئەو وڵاتانی ئەوروپاش بە هەمان شێوە بەشێکە لەم تراژیدیایە ئەوەی ئەمێنێتەوە وەکو ئێمە وەکو فدراسیۆن ببوورە ئەوەیە کە ئێمە لە داهاتووشە نەخشەمانەیە چ لە کوردستان و چ لە دەرەوە خۆپیشاندانکەین کۆنگری ڕۆژنامەدگەریکەین وەکارەکەین بەرحاڵ ئەم ئاسێکی دەگەڕێم وڵات کاگومێت سەبارەت بە ئەوەی کە ئایا وەکو پەنابەران بڵێ وەکو کۆچبەران بۆچی ناتانەوەی بگەڕێنەوە لە کاتێکە ڕەنگە ئێستا سنوورەکان نەکرێنەوە مامەڵێکی نامرۆڤانە و وەنە ئینسانیانە لەگەڵ کۆچبەرانی کورد لە بیلاڕوسیا بکرێن
بەڵێجان بگەڕێنەوە بۆ چێ بگەڕێنە بۆ ژێرە و دەسەڵاتی کەسی ساڵە هەموو هەوڵی ئەوەیە برسیمان بکە هەموو هەوڵەیە کە دەنگمان بێ و داوای ئازادی بکەن بمان کوژی هەموو هەوڵی ئەوەیە کە داوای مافی خۆمان بکەین لە زیندانەکان تونمان بکە و تۆمەتی ناڕەوامان بۆ دروستکە و خێزانەکانمان بان بکە و دەستدرێژی بە هەڕەشەی دەستدرێژی سێکسی بمان ترسێنی و هەموو شتەکانمان پێدا بنێ گەڕێنەوە ژێر دەسەڵاتە کە لە چەتەی و مافیایی و جەلادی هەموو شتێکی تەواو کردووە بۆچی بگەڕێنەوە یەک وەکو خۆم وەکو ئومێد إلا ئەگەر بە زۆری زۆرداری دیپۆرت کرێمەوە بنێردرێمەوە بە زۆری زۆرداری ئەویان دەسەڵاتی وڵاتەم نییە ئەگەر نا بە ئاوڕەکانی خۆشموتوە لێرانە گیان بدەم تەرمەکەشم مەبنەوە لە کوردستانی خۆم بێزار نیم لە ئازیزانی خۆم بێزار نیم بەڵام دەسەڵاتەکە وای کردووە وابیر بکەمەوە دەسەڵاتەکە وای کردووە کەسی ساڵە هیچ نەماوە لەگەڵمان نەکە دەنگمان بێ لێمان دەدا بەداخەوە لە هەولێر بووم بەداخەوە ئەو قسەیەکەم زۆر جاریش باسم کردووە هەموو کوردستان باجی بێدەنگی هەولێریەدا هەولێر بێدەنگ بوو بەڵام هەولێریش کپ کرابوو هەولێریش بە سەربازی کرابوو هەولێریش پڕ بوو لە چەتە و جەلاد و مافیا کە نوزەت دەهات قورجیانە گرتی چەند کەسێک ئەمە لە هەولێرە دەنگمان دەهات ئێستاش ئازیزی بکەی لێماوە دەنگی دێ بەڵام کە دەنگت دێ بەتەنهای بێ پشتی ئەگەر هاتباوەمە و ئازیزانە لە هەولێرە دەنگمان گەیبا و پشتمان هەبایە خواگادارە ئەگەر کەمینەش باینە و دەسەڵاتە جەلادەمان بە چۆکدا دەهێنا و دەمان هێنا لە ڕزا بەڵام بێ پشت بووین دەستی کەسمان یعنی کەس نەدەهات لە پشتمان بوەستی لە هەولێرێ ژیانمان بە جۆرێک لێ تێکچ بوو من وای لێ هاتبوو کە بەبەردەوام لەسرم چاودێر هەبوو بەبەردەوام زیرانەکانم دەزانن لە دوکانێش والله چاودێرم لەسەر بوو دەچوومە ماڵە و دەهاتمەوە چاودێرم لەسەر بوو ئیشەکەیان لێ تێکدام دوایە ئیشیشم نەدەدرایە دەچوومە هەر لای هەر کەسێک لە تەواوی هەولێرێ هەر کەسە کە دەمناسی ئامادە نەبوو دەدەقە لای خۆم ڕایگری ئەگەرە تو لە لای من بێ ئاسایش تەشقەڵەم پێ دەکا بێمەوە ژێر ئەو دەسەڵاتەی چ بکەم بێمەوە بیانی لە کوردستان کاگومێت کارت نەبوو ینی بەز ڕەنگە پێشتر ئەی چۆن گەیشتۆتە بیلاڕوسیا گەر کاری نەبوو ڕەنگە بڕە پارێک هاوکاری کراوم نامەوێ ناوی کەس بڵێم خەڵکی ئازیز و خۆشەویست من کە گۆتیانەت بۆ جۆرە پیداکاریت کردیا ئەرژیانت بۆ جۆرەی لە مەترسی دایاوەتەوێ بڕۆی هاوکاریت دەکەین یارمەتی دەدەین بۆی بگێ ئەگەر نا ئەمن بەکو ئیمکانیت وەکو جیرفانی خۆم وەکو ئومێد ئەم دەتوانی تا سلێمانیش بچم ئەوە هیچ ئەولای تێدا نیە ڕاستە من پێشتم دوکانم هەبوو بەڵام دوکانەکەم بە زەرەر فرۆشت بۆ ئەوەی وازم لێبینی دەستەڵات دەچوومەوە وەک پێت دەڵم کە دەچوومەوە ماڵێ جاسوسیم لەسەر بوو کە دەهاتمەوە دوکانێ لە دوام بوو بەخوای هەموو ئەوان نیشایەتی دەدەن ئەگەر بوێرن بەڵام باوەڕ ناکەم لە هەولێرێ لە تەواوی 1 ملیۆنی هەولێری کەسێک بوێری لەژێر ئەو دەستەڵاتەی شایەتی بدا بەڵێ لەبارەی بانگەشەوەی کە بۆ نمونە بەرپرسان دەڵێن خەڵک لە ئاسیا لە ئەفریقا لە تورکیا لە ئێران نازانم لە شوێنی تر دێکار دەکا گەر خەڵک بیەوێ دەرفەتێکی کار هەیە لە کوردستان بۆ خەڵکەی کە ڕۆشتون هەر دەرفەتی کار هەیە بۆ بەبێ جیاوازی بۆ خەڵک نەخێر جیاوازێکی یەکجار زۆر هەیە بۆ منە کە داوای ئازادی دەکەم هەموو ڕێگاکانم لێ دەگیرێ بۆ کەسێک کە داوای ئازادی و داوای مافی خەڵککە ڕێگەی کاری لێ دەگیرێ و هەڵدەکوتنە سەر ماڵی وەکە هەڵیان کوتایە سەرم هەڕەشەم لێ دەکرێ و ژیانم بە بەردەوام لە مەترسیدا دەبی نەک هەلی کارم بۆ نییە ژیانیشم بە هیچ جۆرێک دابین و تەمین نییە بە هەزاران گەنجی دیکەش وەک من لەو شارەیدا هەبوو لە گازینۆکان بوون ژیانیان نەبوو بە هیچ جۆرێک خەڵک کە هاوکاری کردوونیان ئەوەی کە دەستمای هەیەیان بۆ توانیانە بگەنە دەرەوە هاتوون و ئێستا نایانەوێ بگەڕێنەوە خەڵکم زۆر بینی وە قسەی لەگەڵ دەکەم بە هەزاران گەنج هەیە ناومێدە بەڵام وەک پێ گوتی ناوێت لە میدیاکان دەرکەوێ من دەچوومە لای گەلەری مینیسک قسەم لەگەڵ گەنجان دەکرد دەیانگۆ کاکە با لە کامێرەی دەرنەچین نامانەوێت لە کامێرە دەرچین چکە بە هیچ جۆرێک بەتەمانین بینەوە بەڵام ئەگەر قسە بکەین لەوانەیە ڕۆژێک لە ڕۆژان دیپۆرت کرێنەوە چێشە و گرفتمان بۆ دروستبی بۆ خانەوادەمان دروستبی چکە دەسەڵاتەکە بۆ جۆرە جەلاد بووە خەڵک ناوێری لە دووری هەزاران کیلۆمتر قسەی لەسەر بکە خەڵک ناوێری لە لێدوان بداتن لە بیلاڕوسیا بۆ کوردستان چەندی بینە برا خەڵک ناوێری لێدوان بدا ناوێری بێتە بەر کامێرەی هێشتا دەترسێ دەڵێت تا نەگەمە شوێنێکی ئارام ناتوانم لێدوان بدەم ناتوانم قسە بکەم لەسەر چەتەی و جەلادیە و دەسەڵاتێ بەڵێ دەگەڕێمەوە وڵاتەگەر دەرفەتتە بێت بەس یەک شت ئەگەر بکرێ ئەمن یەک شت بکرێ بەڕاستی خەڵکەکە لەو پڕی بێتاقەتیدا خەڵک لەسەر سنووری پۆڵندا لەسەر سنووری بیلاڕوس لە جەنگەڵەکان هەتا لە ناو شار لێرە لە ناو شار خەڵک دەڵێ ئەوانەی کە فیزیان نامینی وای لێ هاتوو خەڵکەکە خۆی دەشارێتەوە بۆی دەستگیر نەکرێ و دیپۆرت نەکرێتەوە یانەوە تا لە جەنگەڵەکان خەڵک ئەو پڕی برسیەتیە لەو پڕی بێتاقەتیە منداڵی وەگوتم بەدەیان و بە سەدان و بە هەزاران منداڵی ساوای تێدایە ئافرەتی نەخۆشی
تێدایە گەنجی تێدایە کە ناتوانانی چیتر ڕێ بکە پێویستە ئەو ئازیزانە ئەو ڕێکخراوە جیهانیانە بین نەسەرخەت پێویستە تەواوی کوردانی تاراوگا تەواوی کوردانی لەوانەیە هات بنەجادە با دوو جاریدی و دە جاریدیش بێنەوە لەبەرەوەی کوردستانی خۆمان بە هەزارانی لە بن سنوورەکانە و سەرمای زستانیش تا دێ وردە وردە بەرەو زستان و سادی دەڕۆین و لەو ڕۆژانەش لە کەس و هەوای خوێندنەوەڵێ لە بەیانە دوو بەیانیش لەوەیە بەفر لەسەر سنوورەکان تێبکاتن ینی ئەو خەڵکە بە تەواوی ئەگەر دەرگەیەکی لێ نەکرێتەوە و لێرەش هاوکاری نەکرێ ڕێکخراوەکان نێنە سەرخەت خەڵکەک نێ و بە فەرمی هیچ دەرگایەک نەکرێتەوە بەڕاستی بەداخەوە ئەو قسە لە ڕێو کەناڵەیەکەم و باس پێشتریش باسم کردیا زمانم لە ژمارەی شەهیدانمان ژمارەی مردوانی ئەو ڕێگایە زیاد دەکا ینی ئەنە نازانم بە چ زمانێک وات پێ بڵێم خەڵکەکە لە تەواوی بێتاقەتیە هیوادارم دەرگایەک بکرێتەوە بۆ ئەو خەڵکەکە کەوتووە لە برسێتیان لە سەرمان و لە ترسانیش چووکە زۆر جار پۆلیس دێتە سەری بچەکی مختار کوژ ڕاستە گول لێ نابڕی بەڵام منداڵ سوزانێکەوە گول لە نایبڕی بەخوا ئەو شەوەی کە لەسەر لە جەنگەڵی هێڕشیان کردە سەرمان بە هەزاران فیشەکیان تەقاند بە سوپایەکی تەواوە هاتبوون کە هەزاران فیشەکیان تەقاند زیڕەی منداڵ و ژنی دەگەیشتە ئاسمانێ کە لە ئیبایەکانیان بارکردن نزیکەی 400 کەسیان بار کرد و بردیانە سنووری لیتوانیای وەک ئەنفالەکانم دەهاتە بەرچاو بەداخەوە خەڵکی ما لە کوردستانی هەموو شتێکی لەگەڵ کرا و بەجێهێشت لێرانەش هیچ نییە هیچ پشتێک نییە هیچ کەسێک نییە ئەمە چامان لە دەسەڵاتی خۆمان نییە چاوم لێ نییە دەسەڵاتێک کە ئەو هەموو ستەمەی لێکردن بێ لێرانە بەرگریم لێ بکە هەر چاوەڕێی وە بووم بڵێ ئەوانەی وڵاتیان بەجێهێشتیە چەق و چێشتن چاوەڕێ ئەو شتانیان لێ یەکەم بۆ خۆیان چەق و چێشن بۆ خۆیان مافیان بۆ خۆیان دەستەڵاتێکی جەلادن وا دەزانن خەڵکەکەشیان بەو جۆرەیە بەڵێ دەگەڕێم وڵات ئەگەر بۆت دەرفەت دەبێت دەگەڕێم وڵات کات دواتە دەگەڕێم وڵات شعرێکیش نووسی بۆ ئەگەر بۆ مام خوێنیتەوە دواتە دەگەڕێم وڵات کاک دکتۆر ڕزگار بگەمە لای بەڕێز سەبارەت بەوەی کە چ لە سەراسی حکوومەت و چ لە سەراسی پەرلەمانیش دەبووە چ بڕیارێک دابایە لەبارەوەی کە لە مەسەلەی شەفافکردنی داهاتەکان لە مەسەلەی هەری کار لە مەسەلەی ئازادیەکان دەبوو چ بڕیارێک درابایە دوای ئەو کۆچە و ئەو شۆکەی کە تووشی کوردستان بووە ئەوەی کە پێویستە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لە هەموو ڕاڵەکانی دەسەڵات چ دەسەڵاتی یاسادانان چ دەسەڵاتی جێبەجێکردن چ دەسەڵاتی دادوەری کەمتر لەوەدا ڕۆڵی هەیە کە ئەوەش جێگەی داخە بەڕاستی دەسەڵاتی میدیا هەموو ئەوانە بەڕاستی پێویستە بە ئاڕاستەی چارەسەرکردنی هۆکارەکان و بە ئەو بارودۆخی کە وای کردووە بوونەتە پاڵنەر بۆ ئەوەی خەڵکی بەم لێشاوە زۆرە کۆچ بکەن پێویستە بەڕاستی بەجددی هەنگابنێ بۆ چارەسەرکردن یەکێک لەوانەیە کە پێویستە چارەسەر بکرێ ئەوەیە کە خەڵکی متمانەی بەرامبەر بە دەسەڵاتداران بگەڕێتەوە کە من ئەوە بەدوور دەزانم بەڕاستی چونکە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ناتوانن جارێشتر متمانەی هاوڵاتیان بەدەست بێنەوە ئەوە بەدەر لەوەی کەوا لەسەر سندوقەکانی دەنگدان بە لێشا و خەڵکانێکی زۆریان کردو بە جۆرێک لە پاشکۆی خۆیان و زۆرێک لە کۆیلی خۆیان بە هەر شێوازێک بێ کە هەر پاڵپشتی ئەم جۆرە هێزە دەسەڵاتدارە گەندەڵ و ناشەفافەرەکەن بەڕاستی ئەگەر بین لە ناو جەماوەر لە ناو ناخی جەماوەردا ڕاپرسیەک بکرێ ئەو کاتەوەمان دەرەکێکەوە پێگەی هێزە دەسەڵاتدارەکان لە ناو ناخی جەماوەردا چەندە بۆیە پێویستە جارێکتر متمانە بگەڕێتەوە پەرلەمان ژمارەیەک یاسا دەربکات سەبارەت بە شەفافکردنی داهاتەکانی ئەم وڵاتە و لیژنەکانی بە دووەرچوونی بەرامبەر بە داهاتە نەوتی و نانەوتیەکانی ئەم وڵاتە و پاشان چۆنێتی خەرجکردنی کە خۆی لە یاسای بودجەی هەرێمی کوردستاندا دەبینێتەوە پێویستە زۆر جددی بێت لەسەر ئەوە و حکوومەت زۆر بە جددی بێتە سەرخات بۆ ئەوەی کەوا خزمەتگوزاری زیاتر پێشکەش بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکە و دەرفەتی کار بۆ گەنجان زیاتر بڕەخسێنێ هەلی یەکسان هەوڵدا دروستکە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان متمانەیەک بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان دروستکە کە ئەم حکوومەتە بە حکوومەتی هاوڵاتی و حکوومەتی هەرێمی کوردستان بزانێت نەک بە حکوومەتی پارتێکی سیاسی دیاریکراویان دوو حیزبی دەسەڵاتداریان چەند حیزبێکە حکوومەتەکەیان تەشکیل کردووە خەڵکانی تر خۆی لێوە بەدەر ببینن بۆیە ئەوە بەڕاستی هەنگاوە خێراکان کە پێویستە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بە خێرایی ئەمانە ئەنجام دەن کە پێم وایە بەڕاستی لە دەسەڵاتیاندانە یاخود دەتوانین ڕاستتر بڵین ئەوەیە کە هیچ ئیرادەیەکی چارەسەرکردن لە وێست و ئیرادەی ئەم
دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان نابێت بەرامبەر بە دۆخی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ ئەوەی جارێشتر متمانەی خۆیان ناو هاوڵاتیانی هەرێمی کوردستان تۆختر بکەنەوە بتوانن هاوڵاتیان لە کەشێکی ئارام و لە بارودۆخیش دەرونی سەقامجی دەژیان بەسەر بەرن بیر لە کۆچی نایاسایی نەکەنەوە. باشە بەنسبەت دەڤەرەکەی خۆتان دەڤەری ڕاپەڕین ئەوڕۆ ئامارێک بڵاو بوو کە باز لەوە دەکە کۆمەڵی پەنابەرە گەڕاوەکانی ئەوروپا باز لە 28,000 دەکە کە لە کۆی هەرێم بڵێن کۆچیان کردووە باشی نزیکە 8,000 کەس دەکە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین. بۆچی زۆربەی خەڵکی کە کۆچیان کردو خەڵکی و ناوچەیەن هۆکارەکەی چییە؟ دیارە ئەوە ئاماری 6 مانگی ڕابردووە کە لە ماوەی 6 مانگی ڕابردوو نزیکەی 27,000 کەس لە کۆی هەرێمی کوردستان کۆچی کردووە لەو 27,000 کەسە ڕێژەیەکی دیار و بەرچاوی لە سنوورەکەی ئێمەدایە لە سنووری ئیداری ڕاپەڕینە بە پێی ئامار نافەرمیەکان نزیکەی 8,000 کەس لەو سنوورە کۆچی کردووەوە. لە ڕاستیدا هۆکارە گشتیەکان کاریگەریان هەیە وەکو چۆن کاریگەریان لەسەر هاوڵاتیی هەرێمی کوردستان لە زاخۆ هەیە لە خانەقی و مەندەلی هەیە لە شوێنەکانی تر هەیە بە هەماشش لەسەر ئێرەش هەیە لە سەروی ئەوەشەوە هەندێک هۆکاری تایبەتی هەیە کە ئەو هاوڵاتیانی ئەو سنوورە زیاتر هەز بە پشتگوێ خستن بە نەبوونی خزمەت گوزاری پێویست لە کاتێکدا کە خۆیان بە دەواازەی ڕاپەڕێن و بە سەروەریەکانی بە ڕاپەڕێن و بەدەستێنانی ئازادی خەڵکی کوردستان و حکوومەتی خۆماڵی و پەرلەمانی کوردستان و ئەوانە دەزانن بەڵام لە هەمان کاتیشدا حکوومەت وەکو پێویست لای بەلای ژیان و گوزەرانی هاوڵاتیاندا نەکردێتەوە. گەنجانی ئەم سنوورە ڕادەی بێکاریان لە ڕادەیەکی زۆر مەترسیدار و هەڵکشاودایە و بێئومێدی لە ناو گەنجان و لە ناو خەڵک و هاوڵاتیان زۆرە بۆیە ئەم ڕێژەیە زیاتر لە سنوورەکەی ئێمەدا دیار و بەرچاوترە. باشە سەبارەت بە مەسەلەی ئازادیەکان سەب بڵێن ڕاگەندراوی حکوومەتە بوو هەروە دەستگامنیەکانیش باز لەوە دەکەن کە کەس لەبەر مەسەلەی کێشەی سیاسی و ئازادی کۆچی نەکردووە و کێشەی سیاسی و ئازادی لە کوردستانە نییە. سەرنجی بەڕێزت چییە لە کاتێکا پێشتر بەسەر دەڤەری سلێمانی خۆپیشاندان سەرکوت کراوە لە هەولێر شەق لە مامۆستا هەڵدراوە کاگومێدە خۆی باسی کرد بەداوام بڵێن چاودێری لەسەر بووە کەیسی بادینان هەیە ئەم ڕاگەیەندراوانە لە پای چی بڵێن؟ ئەمە لە ڕاستیدا ئەگەر بمانەوێ ئەو بابەتەش زانستیانە بتوێژینەوە ئەمە ڕووکار ڕووکەشێکی دیاریکراوی هەیە لەگەڵ ناوەڕۆک ڕووکەشەکەی ئەوەیە بەڵێ خەڵکی ئێستا لە سۆشیال میدیا لە میدیادا هەندێک قسەی خۆیانەکەن بەڵام ئایا کاریگەری ئەو قسانە تا چەندێک لە سەردەسەڵات دروستەوێت بە ئاراستەوەی کەەوە ژیان و گوزەرانی کۆمەلگاکە گۆڕانکاری بەسەردا بێت ئەوە یەک دوو ئایا تا چەندێک هاوڵاتیانی هەرێمی کوردستان متمانەیان بە پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان هەیە بۆی کە ئاڵگۆڕی ئاشانەی دەسەڵات لە هەرێمی کوردستاندا بکرێت لە بینی هێزە ڕکابەرەکان بۆی کە بتوانن ئەو هێزانە هێزی سیاسی کاتێک کە دروزەیە پرۆژەیەکی گشتێ بۆی کە خزمەتگوزاری زیاتر پێشکەش بە هاوڵاتیان بکە و لە ڕێگەی پرۆژەکانی خزمەتگوزاریەوە بتوانێت زیاتری هاوڵاتیان بەدەستێنێت بەڵام لە هەرێمی کوردستاندا ئەو بەدی ناکرێت بەڵکو لە ڕێگەی خۆسەپاندن و لە ڕێگەی داسەپاندنی دەسەڵات و لە ڕێگەی کڕینی ئیرادەی خەڵک و ویژدانی خەڵک لە ڕێگەی بەکۆیلەکردنی ژمارەیەک لە خەڵک و لە ڕێگەی چاوسورکردنەوە لەو ڕێگانەوە ئەگەر لە ڕێگەی سندوقەکانی دەنگدانیش جۆرێک لە بڵێن زۆری نەبەدەستێنێت لەو ڕێگانەوە توانیویان ئەوە بکەن و پێگەی خۆیانە دەسەڵاتدا بچەسپێنن لە ڕێگەی چاوسورکردنەوە لە ڕێگەی دەستگا ئەمنیەکان و تەسیسکردنی دەستگا ئەمنیەکان و متابعەکردنی خەڵکی لەسەر کۆمنتێکی سۆشیال میدیا بانکێشکراوە خەڵکی ئاسایی خەڵکی لەسەر شتێکی زۆر سادەی ڕادەربڕینی ئازادانە محاسبە کراوە و ڕاپێچی زیندان کراوە بۆیە خەڵکی بەڕاستی متمانەی بە ئاڵوگۆڕی ئاشتیانەی دەسەڵاتنیەوە متمانەی بە پرۆسی سیاسی کەمتر بۆتەوە ئەمەش بێ ئومێدیەکەی زیاتر دروست کردووە ئەگەر هەر کاتێک ئەم ئومێدەمان بۆ هاوڵاتیان جێڕایەوە کە هاوڵاتی دەتوانێت لە ڕێگەی سندوقەکانی دەنگدان ئاڵوگۆری دەسەڵات لە بینی دوو
هێزار کابرەکان دابکات یان چەند هێزار کابرەکانی ناو هەرێمی کوردستان دابکات بە تاکید ئەو کاتە بێئومێدی دروست نابێت بۆ لەبەرەوەی هەموو هێزێکی نوێ جۆرێک لە ئومێد دەبەخشێت بە هاوڵاتیان ئومێد دەکەین کە لە داهاتوودا بتوانین ئێمە وەکو هێزە سیاسەکان و هاوڵاتیان بە تێکرا بە تایبەت چین و توێژی گەنجان لەبری ئەوەی کە بیر بکەنەوە بەرەو هەندێران و بەرەو وڵاتانی ئەوروپا سەر هەڵبگرن و کۆچ بکەن لێرە لە واقعەکەدا بمێنەوە بتوانین بە هەر چۆنێک بێ ئێمە بتوانین ئەم واقعە گۆڕانکاری بەسەدا بێنین. سپاس دەکەم کاک بەهادیم کەرم لای بەرز کاتیمان زۆر کەماوە بە کورسیان پرسیارێکی سەبارەت بەوەی کە کۆچی یاسایی بۆچی بۆ خەڵکە هەژارەکەنی لە کوردستانە ئەوەی کە هەر بۆ بەرپرسی یاخود خەڵکی بەرپرس و دەڕۆشت و پاسپۆرتی وڵاتان بکڕن یاخود بە کۆچی یاسایی بکەن بۆچی ڕێگایەکەی بۆ کۆچی یاسایی خەڵکە هەژارەکە بۆی ڕوبەڕووی ئەو مەینەتیە نەبێتەوە. من جوابیەوەتە من یەک لەحزە ئیجازەم بە و کاکرزگار قسەیەکی کە لێرە پرسیار لە کاکرزگار و لە خۆم لە خۆتەکەم ئایا بەڕاستی کێشەی خەڵکو و ئەو خەڵکی کە چوێتە دەرەوە ئەوەیە ئێستا لە موقعیەتی ئێستا بۆ چارەسەکردنی کێشەی ئەوان تازە باز لە مەسەلەی شەفافکردنی داهاتکەین و تازە باز لە چۆنێتی خەرجکردن بکەین و تازە باز لە گەڕانەوەی متمانە بکەین ئەمە تەوهم ئەمە خۆشخەیاڵیە بەس بۆ کوردستان بۆی کە بڵێن ڕەنگە خەڵکی لێشاوی تریشە بێ ئەگەر چاکسازیەک شتێک نەکرێت زیاتر نابێت. ئاخر ئێستا پرسیاری سەرەکیمانێ ئەو کەسەی کە ئەمشەو تابیانی ئەمرێ ئێمە چی ئەکەین؟ یعنی هیچ تەلەفی خۆی بە بەرپرسە زانێ ئەم وڵامی ئەم پرسیارە جددیە لەبەر ئێمە ناکرێ ئێمە مەسەلەن 30 ساڵە باسی 20 ساڵاکە 25 ساڵە باسی چاکسازی ئەکەین. چاکسازیەکە هەموو حیزبەکان خۆیان هەموو ڕۆژیاڵان قەشمەریاتە هەموو کارکردی سیاسی ئەحزابی سیاسی کاکە ئەگەر هیچ شتێک نەبوو بێ لە کوردستانە چەند هەفتە لەمە پێش خۆپیشان هینەکە بوو ئینتیخاباتێکە بوو پرۆسەی سیاسی لە عێراق و کوردستانە فەشەلی هێناو تەواو سەڵابیستی خەڵکی عێراق بەجاری کردووەوە ئەمە گەورەتی فەشەلی سیاسیە. تۆ چاوەڕێکی چاکسازی لەم دەسەڵاتە ناکەی هیچ تا ئێستا ئاراستەکە بە پێچەوانەیە ئەگەر بیشکرێ ئەمە هاوکێشە باڵانسە ئەم باڵانسە من دیویشیم هەیە زۆر دڵم خۆشە بەوەی کە مەسەلەی پەنابەری وێزرێت هەر ئەوە نیە ئێمە چیەکەین من پێم وایە دوو شتێ لە ئەوروپا یەکەم ئەوەیە کە یەک هێزی سێهەم هەیە ئێستا شەو ڕۆژ خەریکە ڕێگە ئەدۆزێتەوە دەخالەتەکە بۆ خاتی ڕزگاکردنی ئەوروپا لە کوردستانیش ئێمە نابێ بێلایەندانیشی نابێ سەرگەکەین هەزاران خۆشەویستمان ئێمە خۆیان بەشەکەن لە حیاتی ئێمە لە هەر حاڵە ئێمە بێ موقفمانە بێ کۆچی سەبارەت بەوەی کە کۆچی یاسایی بۆچی بۆ خەڵکە بەرپرسەکەیە بەس بۆ هەژارەکەی چێ کۆچی کۆچی ئاسایی و کۆچی هەژار و دەوڵەمەنی نییە کەسێک کە کاڵی کۆچی ئەوەی کە ئەچێ بۆ ئەوروپا بە ڕێگەی یاساییەوە ڕیا بۆ خوێندن ئەچێ یا بۆ ئیشی کرێکاری ئەچێ یا هەر بۆ شتێک کە دەڵین بەرحاڵ لە ئەنجامی بێکاری بەس ئەو خەڵکەی ڕێژێکی یەکجار کەمی هەیە کە کێشەکەی بێکاری بێ ئەوەنەی ئازادی و مافەسەرەتایەکان لە کوردستانە نییە ئەوەنە خەڵق ئەم شەپۆرە لە بەرەنجامی نەبوونی بێکاری نییە. ئەی چارەسەرەکەی ئێستا بۆ کۆچبەران دەبێت پێ دوای چارەسەر دەکەیت چارەسەر هەیە بەڵێ من پێم وایە بەرحاڵ ئێستا و حرەکەتی لە ئەوروپا و وڵاتانی کە جێکەوتووە ڕێکەوتووە بەڕێوەیە بەرحاڵ هێزێکەیە ئێستا خەریکە ئەحزابی چەپ و ڕادیکال و نقابە کرێکارەکان خەریکی چشمە چێشێکی جدین لەگەڵ وڵاتان و ئەوروپای متحید و لەگەڵ هێزانە کە خەریکی زەمینە سازکردن و ڕێخۆشکردنن بۆ ئەوەی کە بتوانن ئەم وەزێتە بگوازن. ئێمە لە کوردستانەوە ئێمە وەکو فدراسیۆن نەخشەمان هەیە پلاتفۆرممان هەیە و ئێمە لە ڕۆژانی داهاتووشە هەر لەم بارەوە کۆنگرێکی ڕۆژان لە گەریمانە بێ لەوبارەوە ڕۆشنایەتی زیاتر کاگومێت بەڕێزی لەگەر شتێکت ما بزانم شعرێکیشت نووسی بوو ئەگەر جەناوت بووام خوێنە کاتمان کەماوەگەر وتەیەکیشت ما بێ لە کۆتایی سپاس دەکەم. بەڵێ بەس بەر لەوەی هۆنراوەکەم بخوێنەوە ئەگەر بکرێ دوو قسەم هەبوو ئەو ئازیزە باسی ئەوەی کرد کە متمانە بگەڕێتەوە لە نێوان دەسەڵات و خەڵک ئەو دەسەڵاتە متمانەی تەواوی لەدەستدا لە 30 ساڵی ڕابردوو ئەو هەڵبژاردنەیە دواییش ئەو قسەی من پشتڕاست دەکاتەوە کە متمانەی لەدەستدا خەڵکەکە تازە متمانە بە دەسەڵاتێک ناکاتەوە کە 30 ساڵە زیلێکە دەسەڵاتێک تا ئێستا بە جاشایەتی ماوەتەوە ئەگەر جاشی هەر چواردەور نەبا لە مێژ بوو پشتی کەوتبوو ئەوە یەکەچیان ئەوەی دیکەشیان زۆر جار لە ناوە خۆمان ئەمە دەڵێن 30 ساڵە ئەو منیش هەر لە چاپیکردنی لە خلالی و چاپیکردنی چەند جارێکە دووبارە بکەمەوە کە 30 ساڵە ئەوانە غەدرمان لێ دەکەن نەخر بەداخەوە 30 ساڵ نییە لە ساڵی 46ەوە ئەوانە غەدرمان لێ دەکەن لە ساڵی 46ەوە ئەوانە دەڵێن دەبی ئەمە ئاغابین دەبی ئەمە سەرکردە بین دەبی باب بۆ کوڕ بۆ پشت بۆنەوە هەمومان ئەمە دابنیشین و ئێوە خزمەت تەواوی کوردستان خزمەت ئێمە بکە بە جاشایەتی خۆیان بە خیانەتی خۆیان بە دزیکردن لێمان لە 46ەوە ئەو بەزمەمان پێ دەکەنەوە 30 ساڵ نییە. ئەگەر شعرەکە زۆر بە کورتی شعرێک نووسی بووام خوێنیتەوە سپاس دەکەم. بە سەرسەر و بە سەرچاو هۆنراوەکەتان پێشکەشەکەم بە چاوان نیشتیمانم لێم ببوورە من نەمدەویست سەفەر بکەم من نەمدەویست بەردی دووری بۆ ساتێکیش لەبەر بکەم بەڵام خۆ تۆ منت ناوێ لەسەر پشت گوزەر بکەم تۆ ڕاهاتووی دز هەڵگری و من جاسووسیت لەسەر بکەم بەڵام خاکە جوانەکەی من ناڕۆم تا تۆ بۆ چرکەیەک لە سینەی ماندووم دەربکەم
بۆیە دەڕۆم هەتا لەو دی و شین و شادی ڕاستی و درۆ لێک دەربکەم دەڕۆم ئەو ڕۆژە دێمەوە بێم بەرجی نوێت لەبەر بکەم وەک دکتۆر بم کە دێمەوە برینانت نەشتەر بکەم کە بتوانم دەماری خوێن و خیانەت خوێڕی و هەرچی خاک فرۆشە لە جەستەی تۆدا دەربکەم. بەڵێ سوپاس دەکەین کاگومێت بە ئومێدی سەلامەتی بۆ بەڕێزت سوپاس بە ئومێد خۆشەویستی بۆ کەناڵە جوانەکەتان و بۆ تەواوی بینەران و بیسەران و تەواوی کوردستانیانی عزیز. زۆر سوپاس بۆ بەرەزان ئومێد ئەحمەد شاعیر لە بیلاڕوسیاوە هەروەها بەهادین حاجی بەکردارتاش ئەندامی سکرتاتی فیدراسیۆنی سەرانسەری پەنابەرانی عێراق لە ستودیۆی سەرەکی لە ڕانی شۆ دکتۆر ڕزگار قادر ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان